چۆنە ئەفەرین سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەند پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە و چۆپڵەیە وردی لێیە و زیتەڵەیە حەزی لە خەندە و چۆپڵەیە چەپڵەکەتان لەگەڵ مناڵە ناوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە و گوتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێیە وانە و گوتەی تازەی پێیە ماکیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن باشن ئەی یاخوا موتا باش بن من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەبەرەوەی لەم باخە جوانە لەم سروشتە جوانە لەگەڵ ئێوەی ئازیز کۆبووینەتەوە ئەدی پێم بڵێن ئێمە لە گوندی کوێین ئەی ئافرین گوندی کانی شەیتان سەر بە قەزای کوێیە ئەی بازیان سەر بە پارێزگای کوێیە یەک چەپڵی قایم بخۆتان ناڵەکان پێتان خۆشە منەم ڕواتم بۆ کانی شەیتان زۆر باشە منیش زۆرم پێخۆشە لەبەرەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانە و چاوم بە ئێوەی ئازیزەکەوێ ئادەی پێمە لاتان و یەکێک پرسیارتان لێ بکەم لەسەر ژیانی ڕۆژانەتان باشە ئارش بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە ئەڵە باش یا خوار باشبی ئارش بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی لە پۆلی شەشی هفتایدم پۆلی شەش بەڵێ ئەی ئافری هەر بژی ئارش بەڵێ باشە گوندی کانی شەیتان قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند تا پۆلی نۆ نۆ بەڵێ ئەی باشە گەر دەرچی بۆ پۆلی 10 و 11 و 12 چیەکەی دەتەی ناڵە خوێنین تەیناڵ بەڵێ تەیناڵ دوورە لێرەوە زۆریش نا ئاها ئەی بەچی هاتو چووەکەن بە پاس پاس بەڵێ باشە ئەگەر مناڵ بە پاسات و چۆ بکە ئەکرێت جامی پاسەکە بکاتەوە ئەوە سەری بەرێتە دەرەوە نەخێر بۆ لەبەرەوەی دوایەکەوێتە خوارەوە دوای یەکەوێتە خوارەوە تووشی ڕووداویات و تۆ بن وایە بەڵێ یان چە بڵێ خای بوارش هەر بشی ئەحمەد گیان باڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە زۆر باش ئەحمەد باڵێ بیری منە کرد باڵێ حەزە کرد بێم بۆ گوندەکەتان و چاوم بەیەوە بکەوێ باڵێ ئەی باشە پێم بڵێ تۆ سەیری تەلەڤیزیۆنەکەی باڵێ ئەی بەرنامەکانی من و تەوار و دکتۆرە باخچە و تاپیرا بینی باڵێ بەڕاستە باڵێ سوودە لێ بینیوە باڵێ ئەی باشە مناڵی هاوڕێوەیە سەیری بەرنامەکانی ئێمە نەکا ناخێر ئەگەر مناڵێک هەبوو سەیری بەرنامەکانی ئەمەی نەکرد بڵێ سەیری بەرنامەکانی ماوەی مناڵانی کورساکەن بۆ ئەوی سوودی لێ ببینن باشە باڵ ئەحمەد باڵێ لە پۆلی چەنی چواریم چوار باڵ ئەی ئافرین هەر بژین ئەحمەد باڵ باشە تۆ حەزت لێ واز لە قوتابخانە بێنی یان بەردەوامی بەردەوام بە ئەکە گەورە بووی حەزەکەی بی بەچی فڕەکەوان فڕۆکەوە ناڵەکان کوێتان لێ بووتی چی
حەزەکەم ببم بە فڕۆکەوان بەڕاستی و خولیایەکی زۆر خۆشە کەواتە بێ هەوڵی بۆ بەی بۆ ئەوەی ببی بە فڕۆکەوان باشە باش یان چە بڵێ قایم بۆ ئەحمەد بارین بەڵێ چۆنی باشم ئەحواڵت چۆنە باشە بارین باڵێ چۆنی باشم باشە بارین ئەزانی یعنی چی باران باران بارین باران کێتە خوارەوە کێتە خوارەوە پێڵێن بارین وایە وایە تۆ حەزت لە چ وەرزێکە بارین دستان زستان ڕاستەکەی وەرزی زستان زۆر خۆشە چووکە بەفرە بارێ و ئێمە شەڕە تۆپەڵەکەین ئەتوانین شێرە بەفری نەدروستکەین وایە وایە بارین لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین هەر بژی بارین بەڵێ ئەدی گۆرانی شتێکم بوو بڵێ دەی چیمان پێشکەش ئاڵای بەرزی کوردستان شەکاوە و ڕازاوە جوان سرخوێنی شەهیدانە سپی ئاشتی بۆ هەمووانە سەڵ زماتەی ژیانە خۆری جوانە ناوەڕاستیانە ئافرین یەک چۆ بڵێ خایم بۆ بارین گیان هەر بژی دەست خۆش لارە بەڵێ چۆنی وەڵا باشم دەنگ و باست چۆن وەڵا باشم باشی شکر وەڵا ئەی باشە خەڵکی ئاوایی چۆن نەمووی باشن وەڵا هەمووی باش دەکە ڕۆیشیتەوە بۆ ناو ئاوایی بڵێ مانزی تەڵات بوو ڕێز و سڵاوی هەبوو بۆ بوتان باشە باش لارە بەڵێ تۆ لە پۆلی چەنی من لە پۆلی پێنجم پۆلی پێنج بەڵێ یافرین هەر بژی لارە بەڵێ باشە لە وەرزی بەهارە کە دەشت و دەرسەوزە بێ ئاو هەوا فێنک و خۆشە بێ خەڵکیە بۆ ئەم ناوە بۆ گەشت و سەیران بەڵێ بەڕاستە ئەی باشە چ ڕێنماییەکە هەیە بۆ خەڵکانەی کەێن بۆ ئێرە بۆ گەشت و سەیران هیوادارم هەموو خەڵکیەک ژنگەکە پاک پارێزێت ئافرین باشە ئەگەر ژینگەکەمان پیس بێت چییە بێ ئێمەش پیسە بین و ئەمانە ژیان ناخۆشە بێ بەڵێ وای لێ ناخۆشە بێ بەتاقەتی هیچمان نامێنێ ئەو هەوا پیسە بێ وایە وایە ئافرین یەک چەپ لە خایم بۆ لارە دیە بەڵێ چۆنی باش باشی بەڵێ ئەی لە دیەکە جوان خۆی گۆڕیوە ئەوە هەمیشە جلوبەرگی کوردی لە بەرەکەی بەڵێ ئافرین ئەوە هەمیشە بۆ بۆنەکان جلوبەرگی کوردی جوان لە بەرگە ئەوە با هەمیشە ڕوو خۆش بێ باشە باش دیە بەڵێ لە پۆلی چەنی دوو بەڵێ ئەی ئافرین دیە بەڵێ تۆ لەوانی بیرکاریە باشی بەڵێ باش سێ بزن لەگەڵ دوو بزن ئەکاتە چەند بزن پێنج بزن ئەی ئافرین هەر بژی دیە بەڵێ ئەدی هۆڕاوە گۆرانی شتێکی مناڵات چی پێشکەشەکەی بیرێتەوە سمۆرێک هاوڕێمە هاوڕێمە لە ناو پۆلیشدا پێمە پێمە زۆر وریایە و بچووکە خەنجی لەو ئێسک سووکە پێمان دەڵێ وریابن بین. لە دەرزا زۆر ئازابن هەر جارە و بابەتێک جوان فێرمان دەکات پیتێک بەلاشە چەند بچووکە هێندە کارە و چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێکە خۆشمان دەوێ وەک چاوە ئەی ئافرین یەکچەم لە قایمی بۆ لێبەر حەبسە حەبسە گیان بەڵێ چۆنی باشم ئەی لەو ناوە خۆشە حەبسە بۆزانی کێ ناوی حەبسە بوو لە ناو ژنە کووردە ناودارەکانە نەکەم حەبسەخانی نەخی ناوەکەی بیستووە ناوکەی بیستووە ئەی چۆن ژنێکی شۆڕشگێڕی کووردە یەکەم ژن بووە کە قوتابخانەی کردوەتەوە بۆ ژنان و خانمان بۆ ئەوەی کە واز لە خوێندن نەهێنن ژنێکی تێکۆشەری کوردووە بۆ هیوایم کە تۆش لە داهاتووە وەکۆ بی بە کەسێکی تێکۆشەر و ناودار و کەسێکی گەورە کە خزمەت بە وڵاتەکە وکەی باشە حەبسە باش ئافرین حەبسە بەڵێ لە پۆلی چەندی سێ چەند سێ ئەی ئافرین هەر بژی بۆ هیوایم کە هەمیشە هەوڵ و کۆشش بیت و واز لە خوێندن نێنی باشە باش حەبسە بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی ئەی کە جوانەر پێکەنێ حەبسە گیان وەڕاوازانی ئێنە ئەی شەعر ئەی گۆرانی نە
گۆرانێکی بۆ بڵێم بەڵێ بابا بابا بچکۆلە مەگری بەرخۆلە دایە دەستی گیراوە منی لای تۆ داناوە منیش هەرچەند مناڵم خەریکی ئیشی ماڵم حەبسە بەڵێ تۆ خوشک و براو هەیەکە لە خۆ بچووتر بێ بەڵێ ئەی گۆرانیان بۆڵەی نەخێر ئەی یاریان لەگەڵەکەی نەخێر یاریشیان لەگەڵ ناکەی نە. خۆشەوێن ها خۆشە ئەوێن بەڵێ منیشە خۆشەوێ بەڵێ منیش هەمووتانم خۆشەوێ یەکسە بڵێکای بۆ حەبسەجان لافە چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم ئافەرین لافەجان بەڵێ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 هەر پژی زۆر باشە لافە بەڵێ لە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکان بەڵێ چی ئەچێنن زیاتر گەنم و جۆم خەیات تەماتەم ئێ گەرمە شامی گەرمە شامی بەڵێ ئێ باشە ئەم بەرهەمانە کە ئەیدورنەوە چی لێکەن هەمووی خۆتانەی خۆن نەخێر ئەی چی لێکەن ئەی فرۆشن ئەشی فرۆشتنەوە بەڵێ زۆر باشە کەواتە پێویستە خەڵکی گوندەکان گرنگی بەر بە کشت و کاڵ چونکە لە ڕێی کشت و کاڵەوە ئەتوانن داهاتێکی باشیان دەست پێ وایە بەڵێ یاچە بڵێ قای بۆ لافەگیان یارە چۆنی دەنگ و باسە چۆنە ئەخواڵت یارە گیان بەڵێ لە پۆلی چەنی 5 پێنج بەڵێ هەر پشی یارە بەڵێ لە وەرزی زستانە لە گوندەکانە ساردە وایە بەڵێ ئێمە ئەبێ بۆ خۆگەرمکردنەوە چین لە دارستانەکان دەربێنین ببرینەوە خۆمانی پێگەرمکەینەوە نەخێر چونکە ژنگەکەمان دەشێوێ ئەی ئافری باشەوە لە گوندەکەی خۆتانە دارە برنەوە نەخێر ئەی گرنگیێن بە ڕێژەی سەوزایی بەڵێ زۆر باشە یەک چەمرەقایی بۆ یارە گیان ئەوی جان بەڵێ چۆنی باش دەنگ و باسە وەڵا باش ئەی کە جوان خۆی گۆڕیوە ئەوی نیش ئەوین بەڵێ باشە تۆ حەزە لە جلی کوردیە بەڵێ باشە ئێمە لە وەرزی بەهارە سەرەتای وەرزی بەهار ڕۆژی نەورۆز ئەچین بۆ دەشت و دەروایە وایە ئاگرەکەینەوە باشە ئەبێ ئێمە بەتایە ئاگر بکەینەوە نە کارێکی خەڵەتە وایە وایە بۆچی لەبەر ئەوەی ژینگە بە دووکەڵەکەی پیسە بێ ژینگەکەمان ناخۆشە بێ خۆمان تووشی نەخۆشیە بین بەوەی دووکەڵەکەەوە وایە وایە باشە ئەوین بەڵێ پێ بڵێ تۆ لە پۆلی چەنی دوو بەڵێ ئەی ئافرین هەر بژی ئەوین بەڵێ دوو گۆرانی مناڵانە یان شعری مەکتەب هیچ لەبەرە بەڵێ ئادی شتێکم بۆ بڵێ بەلکە زێڕینە لە ئاسمانی ڕازاوم حەو ڕەنگی پیش چەماوە پێم خۆشە هاوڕێکانم ببینە ڕەنگەکانم لە سوچێکی ئاسمانە تیمەنی پاش بارانم لەبەر باران و هەتا بە شێوەی هێڵی چەما من وەک ئەستێرەکان نابم لە هیچ کاتا دیار نابم هەر لە جای باران پیشان دەدەم ئافرین هەر بژی یەک چەپڵێک قاینی بۆ لێبەر دەست خۆش لاوەن بەڵێ جوانی باش دەنگ و باسە جوانە لە باش هەر بژی لاوەن گیان لاوەن بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ سێ ئافرین لاوەن بەڵێ باشە پێم بڵێ ئێوە لە قوتابخانە وانەی هونەرە خوێنن بەڵێ مامۆسای هونەرتانەیە بەڵێ حەزی لە وێنە کێشانە بەڵێ هەوڵە بۆیەوە بەڵێ زۆر باشە ئێمە ئەبێ وانەی هونەر پەرامۆش نەکەین ئێمە ئەبێ هەوڵ بین خۆمان بە وانەی هونەر و وانەی وەرزشەوە سەرقاڵ بکەین لەبەرەوەی ئەوانە بۆ مێشکی خوێندکار زۆر گرنگە وایە وایە ئافرین لاوەنجا لاوەن بەڵێ وتە لە پۆلی چەنی سێ ئافرین لاوەن بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی وەراوی مەکتەبی چ لەبەرە بەڵێ وەراوی مەکتەب شعر بەڵێ ئادی شعرێکی خۆشمان بۆ بڵێ هەناری ترش و شیرین لێ بخەنتە و پێکەنین هاوڕێی خوسێ و پرتەقال خۆشەویستی لای منە خڕ و خۆڵی دنێک سوور دامت خۆشە بێ سنوور تۆ میوەی پاویزانین ساڵی جارێ میوانی بەستر سوور باشیرینی بەرسد و ڤیتامینی لەناو باخان دیاری میوانی لیا دێشە ئافرین هەر بژی کاکە لەوەنجا یەک چۆپلەکانی بۆ لێبە نەو شیروانجا بەڵێ
چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم تۆش هەر بشی نەوشیروان بەڵێ و تۆ لە پۆلی چەنی 5 سەرەتایی ئەی ئافرین هەر بشی باشە نەوشیروان بەڵێ لەم دەوروبەرەی گوندەکەی ئێوە بەڵێ ئاژەڵی کێوی لێە بەڵێ وەکو بەراز و چەقەڵ و شتانە زمانی زوو بەرازی لێبوو ئێستا کەمی کردووە ئەی ئێستا چی لێە ئێستا ڕێوی لێە چەقەڵ و گورگی لێبە بەکەوی ڕێوی پێڵباس بەڵێ باشە نەوشیروان بەڵێ ئەکرێ ئەمە ڕاوی ئاژەڵی کێویەکان بکەین نەخێر بۆ چونکە ئەوان نەبن ژینگە ناخۆشە سروشتی تەواوە شاخگان زۆر باش کەواتە ئەگەر ئاژەڵی کێویەکان لە سروشتان نەمێنن ژینگەیەکی وشک و ناشرین دەرەچێ وایە بەڵێ ئافرین هەر بژی یەکسەم لێ قایب بۆ نەوشیروان ئەنەزیان بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە عیب نییە ئەنەس بەڵێ لە پۆلی چەنی 5 پێنج زۆر باشە ئەنەس بەڵێ لە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن مانگە مانگا بەڵێ ئەی باشە پێ بڵێ مانگا بەرهەمی چی و چی هەیە شیر و ماست و کەرە و دوو گۆشت باشە تۆ ئەو بەرهەمانە چی لێکەنیەوە دەیخۆین هەموویە خۆن بەڵێ ئەی بەشی فرۆشتنەوەتان نییە با یعنی لێشیە فرۆشتنەوە بەڵێ زۆر باشە کەواتە ئەتوانن لە ڕێی ئاژەڵەکانیشەوە داهاتێکتان نەبێ بۆ خۆتان وایە بەڵێ یەکسەم لێ قایم بووە نەزیان هەکار بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم ئەیا خوار باش هەکار بەڵێ تۆ لە پۆلی چەنی 6 شەش بەڵێ ئەی ئافرین هەکار بەڵێ قوتابخانەکە زۆر دوورە لە ماڵی گوندەکانەوە ئەو ماڵانی کە لە گوندەکەیە هەن نەخێر ئەی مناڵتانەیە کە زۆر لە خۆتان بچووتر بێ کۆ بچە بۆ قوتابخانە نەخێر ئەی باشە ئێوە لە ڕێگا کاتم بۆ قوتابخانە ئەگاتان لەو مناڵە نابێکە لە خۆتان بچووترە بەڵێ زۆر باشە کەواتە بێ ئێوە ئاگاتان لە یەکتری بێ بۆ ئەوەی لە ڕێگا هیچ مناڵێک بەجێ نەمێنێ یان نەچنە سەر شەقامەکان وایە بەڵێ زۆر باشە یەکچەم لە قایبی بۆ لێبەر مۆردان بەڵێ ئەی کە جوانە ماشەڵە لە مۆردان مۆردان بەڵێ چۆنی باشی ئەوە چییە ئەو چ لە کوردیە جوانانە مۆردان بەڵێ بزان مەزایی چاوت چ ڕەنگە سەوزە چ ڕەنگە سەوز سەوز بەڵێ ئەی ئافرین هەر بشی مۆردان بەڵێ تۆ لە پۆلی چەنی 4 لە پۆلی چوار بەڵێ ئەی حەزەکەی بچیتە پۆلی پێنج بەڵێ کەواتە مناڵ بۆ ئەوەی لە پۆلێ دەرچێ بۆ پۆلی پێنج ئەبێ چی بکە ئەبێ هەوڵدا بە خوێندن ئەبێ هەوڵ بە ئەبێ کۆششکە بۆ ئەوەی ساڵی خوێندنەکەی بەسەر کەوتوی ببڕێ وایە بەڵێ ئافەری مۆردانجا مۆردان بەڵێ چیمان پێشکەشەکەی سروت شعر بەڵێ ئادی شعرێکمان بۆ بڵێ قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکی وێنەی بەرزی و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسێ دەخەینە سەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی جوانی و ڕاستی مامۆستایەک ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمان ئیتر دەبێ بخوێنین نەزانی لەبن بێنی بێنی ئەی ئافرین یەکچەم لە بۆ مۆردانجا هەر بشی هانیا چۆنی باشم هەنیا دەنگی زۆر نزبە هانیا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ هەنیا جان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەند 4 ئەی ئافرین هەر بشی هەنیا بەڵێ منە خۆشەوێ بەڵێ چەندێ زۆر منیش هەمووتانم زۆر خۆشەوێ ببین باوڕێ بەڵێ کەواتە منیش لەگەڵ هەمووتان نابم باوڕێ بەڵام بە یەک مەرج بەڵێ نابێ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل و شتانە بکەن باشە بەڵێ ئافرین هەنیا بەڵێ ئەدی چی پێشکەشەکەی یەک تەنها خوددایە دوو بابە و دایە سێ خوشک و براکانم 4 هاوڕێکانم 5 ڕوکنەکانی ئیسلام 6 لە کاتی خەو هەستان 7 بۆ نانی بەیانیان 8 بەرە قوتابخانەمان 9 دەستپێکی وانەکان 10 هەوڵە بەخشراوەکان ئەوانی کە پێغەمبەرمان موژدەی بەهەشتی پێداین هەر بژیت یەکسەم لە قایمی بۆ لێبەر
هێلین بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە بەڵێ باش باشی باش یاخوار باش بی هێلین بەڵێ تۆ لە پۆلی چەنی شەش لە پۆلی شەش بەڵێ ئافەری هێلین بەڵێ تۆ لە پشووی هاوینا خۆ بەچیەوە سەرقاڵەکەی یاریەکە یان کتێبە خوێنیتەوە یان کتێبە خۆ بە وانە خوێندنی ساڵێکی ترەوە سەرقاڵەکەی کتێبە خوێن کتێبە خوێنیتەوە بەڵێ حەزت لە کتێب خوێندنەوەیە بەڵێ زۆر باشە کەواتە منیش ئەمڕۆ گۆڤارێکم وێ ناوە ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێز ماگانە دەریەکە ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە زانیاری گشتی تایە وێنە و ژیانی مناڵانی تایە کە ئێوە توانن بیخوێنەوە ئاشنا بن بە مناڵانی تری کوردستان باشە باش هێلین بەڵێ باشە تۆ چی بۆ مناڵاناڵی کە کتێب ناخوێنەوە چۆن ڕێنماییانەکەی دەمەوێت کتێب بخێنەوە کتێب بخێنەوە دەبن بە کەسێکی نمونەیە و کەسێکی گەورانی ئەی وەکو ئافەری مامۆستا و پرۆفسۆر و دکتۆر و ئیتر ئیتر زۆر هەیە هەر بژیت ئافەر یەکچەم لە قای بۆ هێلینکیا دەست خۆر ئیسرا چۆنی دەنگ و باسە چۆنە باشە ئەی لەخوا بەزیا بێ ئیسرا بەڵێ لە پۆلی چەنی سێ سێ بەڵێ هەر بژیت ئافەرین ئیسرا گیان ئیسرا بەڵێ تۆ کە گەورە بووی حەزەکەی بی بەچی دکتۆر دکتۆری چی دکتۆری مناڵان بەڵێ ئافەرین کە بووی بە دکتۆر وەرەوە لە گوندەکەی خۆ و خزمەتی مناڵە عزیزەکانی گوندەکەتان بکە باشە باش ئافەرین ئیسرا گیان ئیسرا بەڵێ ئەی تۆ چی پێشکەشەکەی گۆرانی هاتوو چۆ ناڵە ئازیزەکان بەڕێگە و شەقامەکان تشکی هاتوو چۆ هەیە سێ گڵۆپی پێوێ ئەم تشکانە سێ ڕەنگن وا مەزانە بێدەنگن ئانە زمانن بۆ ڕۆشتن و وەستان سەوز پێت دەڵێ بڕۆ سوور پێت دەڵێ بۆ وەستان سەر دەڵێ لە وریا بە وایە یاسا زۆر پێویستە نرخی یاسا بزانە مەڕۆ بە پێچوانە ئەی ئافەرین ئەدی پێ بڵێ ئەمە لە کوێ فێر بووی مامۆستا فێرمی کرد ئامۆسا فێری کردن بەڵێ ئەی ئافەرین هەمیشا وا گوێڕایال بە بۆ ئەو شتانی کە مامۆسا فێر دەکا باشە یەکچەم لێ قایمی بۆ لێبەر ئەسما بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم وەڵێ ئەی لەخوا بەزیا بێ ئەسما بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار پۆلی چوار بەڵێ ئەی ئافەرین ئەسما بەڵێ باشە تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ ئەدی پێم بڵێ چیان بووەکەی قاپیان لەگەڵ کۆکەمەوە ئیشی زۆرەکەم لەگەڵیان ئافەرین باشە بۆچی گرنگە مناڵان هاوکاری خێزانەکانیان بکەن زۆر باشە ئەگەر هاوکاری خێزایە کاتا بکەین لەبەرەوەی ئەوانیش مادوو نەبن پێمانەوە ئێمە بێ هەموو کارێ بە هەرەوەزی بکەین وایە وایە زۆر زۆر باشە یەکچەم لە قای بۆ ئەسماگیە ئەنیا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەنیا گیان بەڵێ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەی ئافەرین ئەنیا بەڵێ باشە مناڵ کە هاتەوە لە قوتابخانە ئەبێ جلوبەرگ و کتێب و شتەکانی چی لێ بکە ڕێکی بخات بۆ لەبەر ئەوەی مناڵێکی بچووکە بە دەستکاری نەکە ئافەرین ئەگەر مناڵی بچووکتان نەبوو نابێت دەستکاری کە دواتریش ئەبێ خۆمان ئامادەکەین بۆ ڕۆژی دواتر کاچینەوە بۆ قوتابخانە وایە بەڵێ ئافەری یەکچەم ڕێ قایمی بۆ لێبەر هەناسە بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە وەڵا باش ئەی ئافەرینە ناسە گیان هەناسە بەڵێ تۆ لە پۆلی چەندی چوار چوار بەڵێ ئەی ئافەری بۆی وایە ساڵێکی تر بە نمرەی زۆر 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 باشە بچیتە پۆلی پێچ باشە بەڵێ هەناسە بەڵێ ئەدی تۆ چی با پێشکەشەکەی وەڵا سروت سرود بەڵێ ئەدی سرودێکی خۆشم بۆ بڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازا ژیر و بەڕێوجێ بولبولی گچکە و ساوام لە باخی جیم بێپەروام شەیدای گوڵی زانستون هەر خوێندنامە بەستون شەو ڕۆژ هەوڵ دەدەم بەهۆی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشی ژیان لە چارچێوەی کوردستان هەر بشیت ئەی ئافەرین یەکچەم بڵێ قایمی بۆ لێبەر
هەستێرگەن بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە بەڵا باش ئەی خوار باشبی هەستیار بەڵێ تۆ لە پۆلی چەندی چوار چوار بەڵێ ئەی ئافەری هەستیار بەڵێ عادی پێ بڵێ لە گوندەکەتانە ئێوە ئەو کاتانەی کەوانە و شتان نابێ خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن خوێندن خوێندن بەڵێ ئەی یاری وشتیوان ناکەن ئەیکێ لەگەڵ هاوڕێکاتان یاریەکەن بەڵێ چی یاریەک زۆرەکەن دوگۆڵی گۆڵی بەڵێ باشە لە گوندەکەتانە سەحایتیایە بەڵێ دوورە زۆر نا کەواتە بێ کاتی یاریکردن ئاگاتان لە خۆتان بێ نابێ کەون یان زەرەر و زیان بەرجەستتان بکەوێ باشە باش ئەفەری یەکشە بڵێ قایم بۆ سیارکە ئۆنیا بەڵێ چۆنی وەڵا باشم باشی باشم ئەی ئافرین ئۆنیا گیان لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی شەش بەڵێ ئەی ئافرین ئۆنیا بەڵێ ئێوە لە قوتابخانە گرنگی بە ڕێژەی سەوزاییەیەن بەڵێ ئەدی چیتان کردووە ئەبێ بیپارێزین ئەی ساڵانە لە کاتی هەڵمەتی نەمام ناشتنە ئێوە داروشتە ڕوێنن بەڵێ باشە بۆ ئەم ساڵیش بۆچی ژمارەیەکی زۆر دار ناڕوێن بۆ ئەوەی ناوچەکەتان بە تەواوەتی سەوز بێ کاری واکەن بەڵێ بەڵێنە پێی بەڵێ زۆر زۆر باشە یەکچە بڵێ خای بۆ نیاجیا ناڵەکان من ئەمڕۆ زۆر زۆر دڵخۆش بووم لەبەرەوەی بەڕاستی ئێوە زانیاری زۆر باشتان نامێ اینجا مناڵەکانیشتان هەمووی سرودی خۆش و گۆرانی خۆشی زانی و هەمووشتان زۆر زۆر زیرەک و لیاتوو بوون من لێرەیە کۆتایی بە بەرنامەکە مێنا هەتا گوندێکی تری کوردستان بەخواتان ئەسپێرێ بخواتان لەگەڵ وحەفیز